نادر محەممەد یەکێکە لە خاوەن پێشانگاکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل و دەڵێت تا ئێستا تابلۆی ژمارە هەڵەبجە لەلایەن حکوومەتی عێراقەوە بە ڕەسمیدانی پێدا نەنراوە. ئەو ئۆتۆمبیلانەشی هەڵگری تابلۆی هەڵەبجەن ناتوانرێت تەبدیل ڕەقەم بکرێ، واتە ئەگەر بتەوێت ژمارەی هەڵەبجە بگۆڕیت بۆ سلێمانیان هەولێر ئەوە مامەڵەکەت بۆ جێبەجێ ناکرێت. دوو سەبەب هەیە، یەکیانەوەیە تا ئێستا لە حکوومەتی عێراق احتراف پێ نەکراوە تابلۆی ژمارە هەڵەبجە، و خاڵێکیانەوەیە دووەمیان ئۆتۆمبیلی ژمارە هەڵەبجە بەڕاستی تەبدیل ڕەقەم ناکرێت. ئۆتۆمبیلەکانی سلێمانی و هەولێر تەبدیل ئەکرێن. بۆ نمونە ئۆتۆمبیلێک ڕەقەم هەڵەبجە بێت، ئەگەر کەسێکی مشتری هەولێری بڵێن بیکڕێت ناتوانێت تەبدیلی کا بۆ هەولێر، یعنی ژمارەکە بگۆڕێ بە هەولێر، بەڵام ڕقم سلێمانی بێت تەبدیل ئەکرێت بۆ هەولێر. ئەوە سەبەبە بەڕاستی لە بازاری کەمترە، فرۆشی کەمترە. بۆ نمونە یەک جۆری ئۆتۆمبیل باواداێن جۆرێکی یارس، هەردووکیان یەک مۆدیل بن، یەکیان ڕقم هەڵەبجەیەکیان سلێمانی بێ، بەڕاستی بازاری سلێمانیەکە سەریعترە و فرۆشی سەریعترە و شتێکی زیاتری شەکە. هەڵەبجەکە گەر بە کەمتریش بێت ئەو بازاڕێ نیە و نافرۆشێت. عەمید حەسەن عەبدوڵڵا بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی هەڵەبجە دەڵێت کۆدی تابلۆی ئۆتۆمبیل بۆ هەڵەبجە ژمارە 23 و دانراوە. هەموو ئامادەکاریەکان کراوە بۆ پێدانی بە شۆفێران. تەنها بڕیاری وەزارەتی ناوخۆماوە بۆ ئەوەی ڕۆژێک دیاری بکرێ بۆ کردنەوەکەی. لە هەموو شارەکانی عێراقیشەوە شۆفێران دەتوانن تابلۆ بۆ ئۆتۆمبیلەکانیان لە هەڵەبجە وەربگرن. کۆدی پارێزگای هەڵەبجە 23ە هەموو ئامادەکاریەکان کراوە بۆ پێدانی تابلۆی پارێزگای هەڵەبجە لەگەڵ پێدانی سیستەمی ئەلکترۆنی بە شێوازی سیستەمی ئەلکترۆنی. تەنیا ئەوە ماوە بڕیاری وەزارەتی ناوخۆ ڕۆژێ تەرخان بکرێ بۆ کردنەوەی هەردوو بەشەکە. هەموو پارێزگای عێراق، هەموو پارێزگاکانی عێراق ئەتوانن خەڵکی هەموو پارێزگاکانی عێراق بێن لە پارێزگای هەڵەبجە تابلۆ وەربگرن. جێگری پارێزگاری هەڵەبجەش باس لەوە دەکات پێدانی تابلۆ بۆ ئۆتۆمبیلی هەڵەبجە گرنگە و هەنگاوێکە بۆ بەرەو پێشچوونی شارەکە، ئەویش بەگەڕانەوەی بەشێک لە داهاتی ئەو تابلۆیانە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان. دیارە پێدانی ژمارە بە پارێزگای هەڵەبجە و پێدانی تابلۆ بە سیارەکانی هەڵەبجە گرنگێکی خۆی هەیە. یەک بۆی کە هەنگاوێکە بەرەو پێشچوون بە پارێزگابوونی هەڵەبجە، دوو ئەبێتە داهاتێک ئەو تابلۆیانە کە ئەدرێ بە سیارەکانی هەڵەبجە ئەبێتە داهاتێک بۆ پارێزگای هەڵەبجە. لە ڕۆژی 13 ئازاری ئەم ساڵ سەرۆک وەزیرانی عێراق ڕێکارە ئیداری و کارگێڕەکانی بە پارێزگابوونی هەڵەبجەی تەواو کرد و هەڵەبجە بوو بە 19هەمین پارێزگای عێراق. هەرێم عەبدوڕەحمان، وێزگە نیوز، هەڵەبجە.